ئەو کەتت باش بەخێرهاتی بۆوانەی بیرکاری بۆ پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم داگرتنی کتێب لەو ماڵپەڕەی سەرەوە دەبی. چینە لاپەڕە سێ؟ بزانین لاپەڕە سێ کامە پرسیار ماوە کەشی تەڵمان نەکردیتەوە. لە لاپەڕە سێ گەیشتینە پرسیارەکانی 12 و 13 و 14 و 15. بابەتەکە چییە؟ لەسەر شێوەی درێژی بنووسە. پرسیاری 12 باس لە چ دەکا؟ ژمارەی 643 بەڕەنووس نووسرایە ئەو ژمارە 643 643. ئەگەر بتوانی و بزانی ئەو ژمارەی بخینیەوە 643 کەواتە نووسینی بە شێوەی درێژی ئاسانە. کو دەیخینیەوە ئاوا دەینووسی 600 و دەنووسی 600 کەواتە لەگەڵ یانی کۆ چلەکەش دەنووسی چلو دیسان کۆ سێ ئەوان نووسیت بە شێوەی درێژی لەبەرەوەی ژمارەکە خیننەوەکەی ئاسانە و دەشزانی بخینیەوە. هەندێک جار دەزانی بخینیەوە بەڵام نووسینی بە شێوەی درێژی ڕەنگە سەخت و قورستر بی. بەس ئەو ژمارەیە ئەگەر زانیت بخینیەوە 643 زۆر بە ئاسانی دەتوانی بە شێوەی درێژی بنووسی وەکو ئێستا نووسیمان بە ڕێگایەکی کورت ئەو بە شێوەی درێژی نووسیمان. بەڵام با ڕێگایەکی دیکەش فێربین، ڕێگایەکی دیش فێربین بۆ نووسینی ئەو ژمارەیە بە شێوەی درێژی. ئەو ڕێگایە چیە؟ ڕێگای دروستکردنی خانەیە کە خانەکان دەست پێ دەکا لە لای دەستە ڕاستمان یەکەم خانەی دەنووسین کە خانەی یەکانە. یەکەم خانەی یەکانە. خانەی یەکان کامە ڕەنووس لەژێر خانەیەکانە؟ ئەو ڕەنووسە سێیە لەژێر خانەیەکانە. پاشان خانەی دەیان دەنووسین ئەو خانەی دەیان کامە ڕەنووس لە خانەی دەیانە؟ ڕەنووسی 4 یان 4. پاشان خانەی سەدان کامە ڕەنووس لەژێر خانەی سەدانە؟ ڕەنووسی 6. ئەوە هەر ڕەنووسەی چووە خانەی خۆی یان چووە ژووری خۆی لەوێن دەردانیشت. ئێستا چ دەکەین هەتا ئەو ژمارەی بە درێژی بنووسین دەین تەمەشای ئەو خانانە دەکەین لە لای چەپەوە لە لای ڕاستەوە بۆ چەپ. لە لای ڕاست کامە ڕەنووسمان هەیە؟ سێ وەکو خۆی سێ دەنووسین. پاشان هێمای کۆکردنەوە. پاشان کامە ڕەنووسەیە؟ 4 لەبەرەوەی لەژێر خانەی دەیانە سفرە چیلۆ ئەو چارەی دادەنین دیسان کۆ ئەو جارە ڕەنووسی 6 لەبەرەوەی لەژێر خانەی سەدانە 2 سفری لۆ زیاد دەکەین یان 2 سفری بۆ دادەنین کەواتە نووسیمان بە شێوەی ڕەنووسی ئاوا ئەو شێوە نووسینە بە شێوەی درێژی نووسیمان بە ڕەنووس و بە درێژی. ئەگەر لێیان پرسی ئەیە داوایان لێ کردی بە درێژی ئەو ژمارەی بنووسە بە شێوەی درێژی ئاوا دەینووسی بە شێوەی درێژی. بە 2 ڕێگا ئێستا فێربووین چۆنی بنووسین. با بچینە پرسیاری پاش ئەو پرسیارە. پرسیاری چییە؟ پرسیاری 13. ژمارەکە چیە کە نووسرایە بە شێوەی ڕەنووسی؟ 3311. 3311 3311. ئەگەر بزانی ئەو ژمارەی بخینیەوە زۆر ئاسانە بە
شێوەی درێژی بینووسی. یەکەم شت دەینووسی ئەگەر لەو یەکەی دەست پێ بکەین، ئەو یەکە وەکو خۆی بینووسینەوە لێرە، پاشان کۆی دانین، پاشان ئەو یەکەی دیکە لەبەرەوەی لە خانەی دەیانە یەکەکەی وەکو خۆی دەنووسین، بەڵام لەبەرەوەی لە خانەی دەیانە سفرەکی لە پێشدا دەنێن، دیسان کۆی دەنووسین، ئەو سێ لەبەرەوەی لە خانەی سەدانە سەیەکەی دەنووسین، 2 سفری لۆدا دەنێن، پاشان دیسان کۆ ئەو سەیەکەی دیکە بە مۆری نووسرایە دەینووسین، لەبەرەوەی لە خانەی هەزارانە 3 سفری لە پێش دادەنین. وەڵام ئەو وەڵامەیە، وەڵامی پرسیارەکە نووسینەوەی ئەو ژمارەیە بە شێوەی درێژی ئاوایە. 1 کۆدا کۆ 300 کۆ 3000 ئەگەر هەر نەتوانی بنووسی خانە خانە دروست دەکەی و لە ژێر خانەکاندایان دەنێی. با ئەویش دروستکەین بزانین خانە خانە کووە. ژمارەکەمان چ بوو؟ 3311 3311 4 ڕەنووسە 4 خانەی دروست دەکەین. یەکەم خانەکە دروستی دەکەین لە لای دەستە ڕاستمان خانەی یەکانە. خانەی یەکان ئەو ڕەنووسە لە ژێر خانەی یەکانی دادەنێن، ئەو ڕەنووسە لە ژێر خانەی یەکانیدا ڕەنووسی 1. پاشان خانەی دەیان، خانەی دەیان دیسان ڕەنووسی 1، دیسان ڕەنووسی 1. ئەو جارەی خانەی سەدان ڕەنووسی چ؟ ئەو سەیە. ئەو جارەی خانەی هەزاران کامە ڕەنووس؟ ئەو سەیە. خانەی هەزاران ئەو سەیە لەوێن لێرانەیە. ئەو جە دەینە لای دەگەڕێنەوە لای دەستی ڕاستمان، کامە ڕەنووسمان هەبوو؟ ڕەنووسی 1 دەینووسینەوە وەک خۆی هێمای کۆ، دووا دەچینە خانەی دەیان کامە ڕەنووس هەبوو؟ دیسان 1، بەڵام چونکە لە خانەی دەیانە سفرەکی لە پێشدا دەنێین، دیسان کۆ دەچینە لای خانەی سەدان ڕەنووسەکە 3 بوو، لەبەرەوەی خانەی سەدانە 2 سفری لۆ زیاد دەکەین، دەچینە خانەی هەزاران دیسان 3ە، لەبەرەوەی لە خانەی هەزارانە 3 سفری لۆ سەیەکەی زیاد دەکەین. ئەوانە با بستڕمەوە هەتا تێکەڵ نەبن لەگەڵ ئەو شێوەی بە درێژی کە لێرە هەمانە. ئێستا 3311کە ئاوای لێ هات، 1 لەگەڵ 10 لەگەڵ 300 لەگەڵ 3000 واتە چەند ڕەنووسە ئەوەندە خانەی هەیە؟ 4 ڕەنووس بوو 4 خانەی هەیە. ئەگەر 4 خانەی هەبوو 4 ڕەنووسیش بواتە چەند کۆ لە مابەینیان هەیە؟ 3 کۆ. ئەو کۆیە ئەو کۆیە ئەو کۆیە. ئێستا ژمارەکەمان بە شێوەی درێژی نووسی. با بگەڕێینەوە پرسیارێکی دیکە ئەگەر بتوانین ئەو پرسیاریش وەڵام دەینەوە. پرسیاری 15 3105 3105 3105 ئەگەر بە ڕێگای خێرا ڕێگا کورتەکە چۆنی دەبی؟ ئەو ڕێگا کورتە دەینە دەستی ڕاست دەنووسین، یەکەم ڕەنووسمان 5 5ەکەی دەنووسین، پاشان هێمای کۆ دەینەکن ئەو سفرەی لای ئەو سفرەی کە لە خانەی دەیانە وەکو خۆی دەینووسین، چونکە سفرە هیچ سفری لۆ زیاد ناکەین، چونکە زیادیشکەین هەر هیچ کەلچی نییە، سوودی نییە، هەر سفرە کەواتە تەنیا 1 سفری دەنووسین. کۆ دەچینە لای ئەو یەکەی لە خانەی سەدانە یەکەکەی دەنووسین، 2 سفری زیاد دەکەین، دەچینە لای ئەو سەیەکە لە خانەی هەزارانە سەیەکەی دەنووسین، 3 سفری لۆ زیاد دەکەین.
ئەوە دەبی لە پێش چاوی خۆمان بزانین کە ئەو پێنجە لە خانەی یەکانە، ئەو سفرە لە خانەی دەیانە، ئەو یەکە لە خانەی سەدانە، ئەو سێش لە خانەی هەزارانە. ئەگەر ئەوەی بزانین زوو زوو بە خێرایی دەتوانین وەڵامی پرسیارەکان بدەینەوە و بە شێوەی درێژی پرسیارەکە وەڵام بدەینەوە کە ئاوایە. ئەگەر نەزانین دەبی بچین خانەی دروستکەن، یەکێکە هەر ڕەنووسەی لە خانەی خۆی دانین، ئەو جا دوایە بهێنین بەو شێوەی بنووسین. خینەوەی ئەو شێوەی چۆن چۆنیە دەڵێن 5 کۆ 0 کۆ 100 کۆ 3000 5 0 کۆ 100 کۆ 3000. ئەو بە شێوەی درێژی پرسیاری کامە پرسیار بوو، پرسیاری 15شمان شی تەڵ کرد. وابزانم دەبی لێرە ڕاوەستم و ئەو پرسیارانەی کەماینەوە لەوانەی داهاتوو ئەوانیش شیتەڵکەین، لەبەرەوەی لێرانە ڕادەوەستم و هەتاوانەی داهاتوو هەر شاد و خۆش و بەختەوەربی.